دەزگای خێرخوازی بەخشین لیستێکی لە نەخۆشانی درێژخایەن و نەخۆشانی گورچیلە و هەژاران ئامادە کردووە. ئەمڕۆ لە شاری هەولێر 250 کەسی شایستە بە بڕی 250,000 دینار لەلایەن دەزگای خێرخوازی بەخشینەوە هاوکاری کران بە یارمەتی و دەستگرۆیی خواپێداوان. لە نێو ئەو لیستەی بەخشین ئامادەی کردبوو کەسی شایستەی هاوکاریکردنی زۆر تێدا بوو. بۆ نمونە کاک تاڵیب کە خەڵکی گوندێکە سەر بە قەزای سۆران نەخۆشیێکی درێژخایەنی هەیە و 11 ساڵە هەموو هەفتەیەک دەبێت 3 ڕۆژ غەستلی گولچیلە ئەنجام بدات. 11 ساڵە غەستلێکی لێکم هەر ڕۆژێک نایەک. يعني شەم و دووشەم چارشەم غەستلێکی لێکم بەس من نەقلی سۆرام و زنبوری نەمایم لە سۆران غەستلەکەم دەڵێ چاپێ سەبتال هەولێر لە منطقەی خەلیفانە شڕاتم یعنی خەڵانە بیا سەد خەتە بارزان لێ ڕاتم خەسانە زنبوری ڕۆژێک نای غەستلمە کرد. ئەوش پێویستە مانجی چەند جا غەسڵ بکەی جەناب؟ يعني مانجی 12,000 تمی غەسڵ بکەی يعني هەفتەی 3 ڕۆژ يعني هەفتەی 4 هەفتەیە ونیە مەسەلمە مانگ 4 هەفتەیە 12 ڕۆژ ونیە؟ چەند پێویستان بە هاوکاری بەخوان من بەخۆم هەر ڕۆژ چەنەبی 15,000 تێبی سەرف بکەم. بەخشین دەستگایەکی زۆر باش و زۆر یارمەتی دەری خەڵک و هەژار و فەقیر بۆ پێویستانی کە پێویستیان بە یارمەتی هەیە لە بۆ ئەو نەخۆشانە کە غەستی کلەی دەکەن هەموو هەفتێ 3,000 غەستی کلێ دەکەن. ئەو نەخۆشانە پێویستیان بە یارمەتی هەیە زۆر چکە ڕۆژانە غەسلی کلێ دەکەن لەبەرەوەی پێویستیان بە یارمەتی و بەخشین و هاوڵاتیان داوا لە دڵمەدان دەکەم کە هاوکاری ئەو شەخصانە بدەن کە پێویستیان بە یارمەتی و بە ئەو نەخۆشانە هەیە کە درێژە خایەنن. دەزگای خێرخوازی بەخشین تاکە داهاتی دڵ گەورەی و کراوەی خواپێداوانە. ئەوان پردێکن لە نێوان هەژاران و دەوڵەمەندان و هەمیشە وەک دەستێکی ئەمین بوونە بۆ گەیاندنی حەقی هەژاران بە هەژاران. بەرپرسی نووسینگەی هەولێریش نایشارێتەوە ئەگەر خێرخوازان زیاتر دەستگرۆیان بن ئەوە لیستی هەزاران کەسی هەژار و شایستەیان لایە و پێویستیان بە هاوکاریکردنە. نووسینگەی هەولێر ئێمە 3 پرۆژە ئەنجام دەدەن. یەکێک لە پرۆژەکانمان هاوکاریکردنی 100 لە نەخۆشانی غەسلی گورچیلەیە ئەو کەسانێکە لە هەفتەیەکدا زیاتر لە 2000 کە شوشتنی گورچیلە ئەنجام دەدەن بۆیە ئێمە ئەوڕۆ بۆ هەر نەخۆشێک لەمانە 250,000 دینارمان ئامادە کردەوە بە هاوکاری خێرخوازان و بەسەر ئەم 100 کەسە دابەشی دەکەین کە بڕەکەی 25 میلیۆن دینارە و هەروەها دوای ئەم پرۆژەیەکی تر ئێمە ئەنجام دەدەن ئەویش 150 خەڵکی هەژار و نەدار و نەخۆش و بێباوک و خاوەن پێداویست تایبەتە کە ئەم 150 کەسە بۆ هەر کەسێک ئێمە 250,000 دینارمان دیاری کردووە کە 37 میلیۆن و نیو ئەمڕۆ کە بەسەرێندا دابەش دەکەین و لە دەوروبەری هەولێریش 72 کەسی هەژار و نەدار و نەخۆشمان دیاری کردووە کە بۆ هەر نەخۆشێک 250,000 دیناری پێدەدرێت و کە 18 میلیۆن دینارە بەسەروانیدا دابەش دەکەین. لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەزگای خێرخوازی بەخشین 4 خانوو بۆ هەژاران و بێباوکان دروست دەکات و هاوکات جلوبەرگی جەژن بۆ هەزاران منداڵی بێباوک دابین دەکات و تەنها تا 15 ڕەمەزان توانیوێتی 4,350 سەبەتەی خۆراک بەسەر هەژاران دابەش بکات. بەخشین نیازیەتی چەند کورسێکی شەحم بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان دابین بکات و بەردەوام بن لە هاوکاریکردنی نەخۆشانی درێژخایەن. بە یارمەتی خواپێداوان تەنها لە 2 پرۆژەدا لە هەولێر و دەوروبەری بەخشین توانیوێتی 62 میلیۆن و 500,000 دینار بەسەر هەژاران دابەش بکات. عیمران ئەمیر کەناڵی ئەسمانی پەیام هەولێر.